بەگشتی مێدیا ئەتوانێت ئێستا ڕۆڵی بەرچاوی خۆی ببینێ بە تایبەتی ئێستا کە ئەم تا هێرشە بەتەنیا لەسەر پارتی کرێکارانی کوردستان نییە بەڵکو لەسەر سەرجەم دەستکەوتەکانی گەلی کووردا چونکە ئەوەی تێبینی ئەەکەین لە هەموو لایەکەوە بەپێی ئەو بەڵگانەی کە ئاشکرا بووە بەپێی ئەو زانیاریانەی کە هەیە بەپێی و سەردانەیەک لە دوایەکانەی کە پارتی دیموکراتی کوردستانیان بنەماڵی بارزانی بۆ تورکیا ئەیکەن بۆ لای سەرانی تورکیا دەرکەوتووە کە دەوڵەتی تورکیا ئامانجی خاکی باشووری کوردستانە ئامانجی دەستکەوتەکانی باشووری کوردستانە بەو پێی کە باشووری کوردستان خاوەنی زۆرێک لە وزەی سروشتیە خاوەنی سەرچاوەیەکی دەوڵەمەنە خاوەنی جوگرافیایەکی دەوڵەمەنە بۆیە ئەم مەترسیانە دەکرێت لە ڕێگەی میدیاکانەوە بە چاوێکی ڕاستیەوە بگوازرێتەوە نەک ئەوەی هەر میدیایەک و لایەنگری حیزب و دەسەڵاتەکان بن چونکە ئەمە زیان بە دۆزی ڕەوای گەلی کورد دەگەێنێ و ئەوە ئاشکراشە ئێمە بەپێ و ڕاگەیەنراوانەی کە ڕۆژانە دەیبینین و گوێمان لێ دەبێت ئەمە تەنیا هێڵێکە کە هێڵێکی خیانەتە کە پەدەکە هەڵی بژاردووە و هەر زەربە لە خۆی دەدات زەربە لە ئەو تێکۆشانە دەدات کە بە ساڵەهای ساڵە لە باشووری کوردستاندا بەڕێوە دەچێت بۆیە دەبێت میدیا لێرەدا ئەرکی سەرەکی خۆی ببینێ بە چاوێکی ڕاستیەوە لە دۆخەکە بڕوانێ و پێم وابێ دوو بەیانی ساڵڕۆژی یان با بڵێن 22 مانگ ساڵڕۆژی ڕۆژنامەگەری کوردیە و دەکرێت ئێمە بەپێی ئەو ئەزمونانەی کە لە مێژووە تا بە ئێستا هەمان بووە ئەو بەرهەمەی کە لە ڕابردووە تا بە ئێستا بۆ ئێمە ماوەتەوە دەکرێت خاوەنداریەتی لێکەین چی دیکە ئەو هێڵی خیانەتە لە ناو باشووری کوردستاندا پەرە پێ نەدرێ و ئەگەر ئەم هەنگاوە بنرێ بێگومان چوارپارچەی کوردستان چی دیکە لە دوای تێپەڕبوونی ساڵی 2023 ئەو سنوورانەش لە نێوانی دانامێنێت دەبێت هەر کەسەوە بە ئەرکی ئەخلاقی خۆی هەستێ لە هەر شوێنێک بێ گرنگ نییە تۆ لەکوێی لە باشووری کوردستانی لە پارچەکانی دیکەی وەک وتم ئەمە دۆزێکە کە گرێدراوەت بە تاکمانە ئەو هێرشەی لە بادینا نەکرێ لەسەر گەریلاکانی ئازادی ئەکرێ لەسەر شیلات زێدێرە لوک ئەکرێ لەسەر ئێمەش مەترسی هەیە لەبەرەوەی ئەبێ ئەو مەترسیانە بە مەترسی خۆمان ببینین لەم دۆخەی ئێستادا دەبێ گەلی کورد هەڵوێستێکی گرنگ و هەموو کەسێ لە ماڵی خۆی بێتە دەرەوانێ و دواتر هەواڵان زۆر شتیان هێناوەتە زمان من لێرەوە ئەو پێشمەرگانەی کە ئیش بۆ بنەماڵەی بارزانی ئەکەن ئەو ئاسایشانەی کە ئیش بۆ ئەوانەکەن داواکارم لیان ئەگەر وەکو کوردێک کار ئەکەن دەبێ بەڕەوڕووی گەریلا نەبنەوە لەبەرەی کار ئیش بۆ تورکەکەن وابێ بۆ ئۆردۆغان ئیشەکەن دەبێ مرۆڤ هەڵوێستی هەبێ بە هەموو پێشمەرگەکان ئەڵێن بە هەموو ئەو ئاسایشانە هەمووتان دەرچنە سەر شەقام و دیفاع لە خاک و نیشتیمان کەن خاک و نیشتیمان واتە شەرەفە ئێوە شەرەفی خۆتان دەدەنە دەست ئۆردۆغانەوە لێرەشەوە پەیامی من بۆ مەسرور بەرزانی کاتێک کە دەچێت بۆ دانیشتن لەگەڵ ئۆردۆغانە ئەگە دیقەت بن لە تەوقەکەشیە دووسێ جا ئەو دەزڕادەوە شوێنێ هیچ نرخێک و قیمەتێکی نییە تورک دەیەوێت دوای پەکەکە باشوور بکە بە ئامانجوە لە ئێستادا باشوور لە ئامانجە بەڵام بە ئۆردۆغانیش دەڵێم خەیاڵی خاوە 50 ساڵ لە حەقی پەکەکە نەهاو بەتەمانە بێ بە مانگێ دوان بە ساڵێ یان بە 2023 تەنها شەهید ئەدرێت هی ئەوان زیاتر نەکی ئێمەش بەرگری دەکەین کاتێک کە گەریلا داوای هەر کەسێکە ئەگە کەسێکی ئازادی خواست بێ دەبێ بێتە سەر شەقام هەموو ژنان ئەگە هەر ژنێ هەموو ژنێ بەلای منە ژنێکی بە شەرەفە هەر ژنێکی ئازادی خواست دەبێ بێتە سەر شەقام چۆن ڕۆژوەکە فەرزە ئاوا خاک و نیشتیمان بەرگری لێ بکەی فەرزە بۆ هەموو کەسێ بۆ ڕۆژوان و بۆوانی کە بە ڕۆژوو نابن مەڵێن ئەمانیش لەوان خراپترە نەخێر کاتی ئازادیە کاتی داگیرکردنە دەبێ بەرگری بکەین هیوادارم گژن و فەران و شاعران و هونەرمەندان بەگشتی هەڵوێستی خۆیان بینێنن لەگەڵمانە ئەم ڕێپیاوانە بەردەوام بێ تا ئەم داگیرکاریە بۆ وەفتێنین دش کە کرێ بە دش بە ڕۆڵەکانمان و گەریلاکانمان لە قەندیل بەدڵنیایەوانە یەک گرتووی گەلی